بەڵێ زەنەگەڵتان بەردەوامین لەم بەشەی پرۆگرامە توانە و لێهاتووی خاتونێکی کورد دەخینە ڕوو لە بەرهەمهێنانی هەنگویندا، هەنگوینی سروشتی شاخەکانی کوردستان کە هەنگوینێکی تایبەت چەند جۆرێک لە هەنگوینی تایبەتی هێناوەتە ستۆدیۆی ڕۆژێکی نوێ کە دواتر باس لە جۆرەکانی هەنگوینەکەین و باز لە بەرهەمەکانی تری هەنگەکەین کە خاتونێکە لە لافە مەحەممەد کە ئەندازیاری کشت و کاڵە لە هەمان کاتدا هەنگەوانە و لە هەمان کاتیشدا دەزڕنگینێکی زۆر باشی خات و لاوە سڵاو لێ سڵاو لێ بەخێر بێت سڵاو لە ئێوەش بەیانی ئێوە بینێرانیش باش باشتر بۆ تۆ بابزانین خاتولاڤە چۆن بووم حەزەی بۆ دروست بوو کە کاری هەنگاوانی بکات و چۆن بوو دەستپێکی کارەکەت بە هۆکاری خوێندنەکەم هۆکار بووی حەزی خولیای هەنگاوانیم بۆ دروست بێت لەبەرەوەی بەشێکمان هەبوو لە کاتێک خوێندنا پێویست بوو بە هەنگاوانێ و چۆنێتی بەخێوکردنی هەنگی تیا بوو بابەتەکان و لەمەشەوە من دوای تەواوکردنی خوێندن پێم خۆش بوو بە شێوازێکی عەمەلی دەست بکەم بە کارەکە و ئیشێکی خۆم هەبێت تایبەت بە هەنگ پرۆژێکی هەنگەڵانم هەبێت زۆر باشە کەواتە ئەو خوێندنەی کە خوێندوتە هەوڵت داوەلەوەی کە ئێستا بە شێوازێکی ئەکادیمیانە تۆ کار لەسەر ئەوکەی کە بە تایبەتی تۆ هەنگاوانیت هەڵبژاردووە کە ئەم کارە بکەیت بەڵێ بە شێوازێکی زانستی و ئەکادیمیانە لەسەر بابەتی هەنگوین ئیشەکەین باشە باسم لەوە کرد کە هەنگوینی سروشتی و هەنگوینی شاخەکانی کوردستان هەر بەڕاستی شاخەکانی کوردستان و سروشتی کوردستان بۆ بەرهەمی هەنگوین چۆنە؟ سروشتێکی لەبار و گونجاومان هەیە بۆ بەخێوکردنی هەنگوین و بۆ بەخێوکردنی هەنگ و بەرهەمهێنانی هەنگوین بەو مەرجەی دوور بێت لە ئاوەدانی ئەین دوور بێت لە ئاوەدانی باشترین جۆر هەنگوینمان دەست ئەکەوێت کەواتە باشترین جۆری هەنگوین دوور بێت لە دەستی مرۆڤ ینی ئەگەر دوور بێت لە دەستی مرۆڤ سروشتی ناوچەکەمان بە جۆرێکە کە باشترین جۆری هەنگوین لە جیهاندا لە هەرێمی کوردستان یان لە کوردستانی گەورە بەرهەم بێت کۆمەڵێ دڕک و ینی بەرهەممان هەیە کە جیاوازە تەنها یەک جۆر دڕک نییە ینی ئەگەر وڵاتەکانی دەرەوە سێریکەی تەنها یەک جۆر هەنگوینیان هەیە و ڕەنگیشی جیاوازترە لەوانی ئێمە کۆمەڵێ گوڵی عشابیتیایە کە دکتۆرەکانی وەکو ئەو عشابانەی کە لە بواری بۆ جوانکاری پێست بەکاری ئەهێنن کۆمەڵێ بابەت بەکارێنن کۆمەڵێ بۆ نەخۆشیەکان بەکارێنن ئەمە لە هەمووی هەنگەکەت لە شیلەی ئەو گوڵانە کۆکاتەوە کەواتە هەنگوینەکە ئیسفادی ئەبێت بۆ هەموو لە بابەتی تۆکو مەساجێک بۆ پێ دەتوانی بەکاری بێنی ئەگەر هەستیاریت نەبێت بە بابەتی هەنگچکە هەنێک کەس هەن نابێت نە بەرهەمەکانی هەنگوین بخۆن نا بەرهەمەکانی هەنگوین بەکار بهێنن بە هیچ شێوەیە باش خۆت پرۆژەت هەیە لە چۆ پرۆژەت هەیە؟ پرۆژەیەکی هەنگداریم هەیە لێمە لە شارباژێر بە شێوەی گروپ ئیشەکەین لە ئێستاە ئەندامی ئیشکردنمان سێ کەسە لە داهاتوودا پێمان خۆشە پرۆژەکەمان گەورەتر بێت و ببێ بەدە کەس و ئافرەتانیش ئەوانەی کە خریجن لەم بوارە بێنە ناو ئەم بابەتەوە تا چەند هەوڵتانداوە لەو پرۆژەی خۆتانە بە تەواوەتی ئەو هەنگوینەی کە بەرهەمی ئەهێنن هەنگوینێکی سروشتی بێ لەوەی کەمە زۆر هەنگوینمان بینیوە لەوەی کە ڕێژێکی زۆر شەکریتیایە هەنگوینەکە تا چەند هەوڵتانداوە بە تەواوەتی هەنگوینەکەی ئەوە سروشتی بێت ئێمە لە زستانی شاکە هەنگەکان لە پێویستیان بە خواردنە هەر هەنگوینی بۆ داعێنێنەوەنێ چکە هەنگەکەمان زۆر بەرەو پێش ئەچوێ یعنی لەوەی لەو خواردنە بازاڕی کە ناو بازارە هەیە هەنگوینەکە دووقات هەنگەکەت هەم بەرەو پێش ئەچێت و نافەوتێ هەمیش هەنگوینەکەت کوالێتیکی بەرز ئەبێ ئەتوانی بی فرۆشی بە نەخۆش ئەوانی کە نەخۆشی سەرەتانیان هەیە زۆر باشە جۆرە هەنگوینێکمانەیە پێ ئەوترێ هەنگوینی هەندێک جارێکە ئەڵێ هەنگوین و لە کوێدارا دۆزراوەتەوە ئەم هەنگوینە بەڕاستی هەیە لە ناوچە شاخاوەکانە لەوەی کە هەنگوینێکی خۆڕستک بێت لەوەی کە ناوچە شاخاوەکانە دۆزرابێتەوە ئەو جۆرانەمان هەیە و باشترین ڕەچەڵێکن هەم بۆ هەنگوینەکە هەم بۆ هەنگەکەش چکە بەبێ هیچ خزمەتکردنێکی ئەو هەنگە خۆی لەو دارەیە خۆی خزمەتی خۆی ئەکات یعنی خۆی شانەکان بۆ خۆی دروست ئەکات هەنگوینێکی پڕ کوالێتیە و نرخەکەشی گرانترە بێتەوەی بگومان باشە لاڤەکان بەڕێستان سەردانی پرۆژەکانی ترەکەن کەسێکە بێ پرۆژەیەکی هەبێ پرۆژەیەکی هەنگاوانی هەبێ بەڵام پێویستی بە کەسێکی شارەزا بێ وەکو ئەندازیار سەردانی ئەم پرۆژەیە بکەیت کەسێک کە سەرەتا بێت و هاوکاریەکەین کەسێک کە سەردا سەر کۆمەڵە سەرپەرشتیاری ماداناوە تایبەت بەوە کە هەنگی لە سەرەتاوە تاکو کە ئەگاتە ئاستی پێشکەوتو لەگەڵ یا ئەبین باشە بەگشتی بەرهەمی ئەم ساڵمان چۆنە بۆ هەنگوینی زۆر باش 2 ساڵە بە ڕێژەی بەرهەمهێنانی هەنگوینمان لە کوردستان تەواو کەمی کردووە هۆکارەکانیش 2 هۆکارن یەکەم هۆکاری سروشتیە ئەم هۆکارە سروشتیانە لە کاتی بارانبارین لە ڕێژەی شیلاوی لێشەدا کە ئەم گوڵە هەنگەکە ناتوان هیچ ئیسفادەیەکی لێ بکات لەو کاتەیە و هۆکارەکانی کەش هەیە هۆکاری خۆمان هۆکارین بۆ ئەو بابەتانە کۆمەڵێ بابەت هەنگدا ئەنین لە ناوچەیەکە کە لەوەڕێکی گوڵی کەمی هەیە ڕێژەیەکی زۆری هەنگدا ئەنین کە لەوەڕێکی گوڵی کەمی هەیە ئەمە غەڵەترین شتە کە هەنگاوانان ئەیکەن و ئازان کە من 50 سنوقدانم لە شوێنێکە ئەبێت سێریکەی بزانین لەوەڕی گوڵەکەت باشە ناوچەکەت گونجاوە هەنگیکەت لە دەوروبەرت نییە ئەمانە پێوەرن بۆ ئەوی هەنگوینێکت هەبێت باشە هەموو ڕۆژە پێویستی بەوە هەیە سەردانی پرۆژەکەت لە زستانە پێویستە پێ نییە ئەوەنە سەردانی بکەیت هەفتەی جارێک لە زستانە کیفایەتە بەڵام لە مانگی
لە بەهارە ئیشەکان دەست پێ ئەکات ئەبێت ڕۆژناڕۆژێک سەردانیان بکەی واتە ئەگەر وانەکەیت هەنگەکەت ئەفەوتێ کە پێویستی بە تۆیە لەو کاتەیە بەرەمهێنانی هەنگ دەست پێ ئەکات تۆ مەلیکە ئەتوانین لەو کاتەیە بەرەمهێن بێنی کۆمەڵێشت هەیە لەو کاتەیە ئەکرێت لە مانگی 3 و 4 ئەگەر ئاگاداری نەبی هەنگەکەت بەرەو لە ناوچوونەچێت زۆر باشە سێمە کۆمەڵە هەنگوینێکی هێناوەتە ستۆدیۆوە ئەگەرمان باسکی بزانین ئەمانە جیاوازیان هەیە و بەگشتی باس لە جۆرە جیاوازەکانی هەنگوینیش بکەین بزانین ئەمانە جیاوازەکەیان چه و جۆرەکانی ئەم هەنگوینە ئیدر کە زەردەیە ئەم هەنگوینە کە ڕەنگی تۆزێک کاڵترا کۆمەڵی گوڵی کەشی تایە بەڵام دڕکە زەردەکەی زیاترە ئەم جۆرەیان بەڵێ ئەم جۆرەیان بەڵێ ئەمانی دەرکە زەردەی و کۆمەڵی گوڵی کەشی تایە تایبەست تایبەت نەکراوە بڵێ بەس دڕکە زەردەی بەڵام ڕێژەی دڕکە زەردەکەی تایە زیاترە و دەتوانیتیشتیکەیتەوە تایمێکی زۆر تایبەتی هەیە چکە سروشتی جوانی کوردستانە یعنی ئەم هەنگوینە تەواو کوالێتیە بەڵێ دەست خۆش بابینە ئەمە شانەیە ڕەنگەکەی سپیە هۆکار چیەکەم بەڵێ ئەمەیان بە شکلی شانە ئەمەیان هەنێ مشتری بە پێی مشتری حەزی هەیە بەس ڕۆیاڵەکە بێ هەیە حەزی لێ بە شانەوە بێت ڕەنگەکان فەرق ئەکات چکە هەنگەکەت چاو شەش پاڵۆکان بە بەردەوامی پاکەکاتەوانێ کە پاکی کردەوە بە بەردەوامی ڕەنگەکەی تۆخترە بێت یعنی ئەمە هیچ جیاوازی نیە لەسەرەوەی بڵێ هەنگوینی ئەسڵ بە ڕەنگا دیاری ئەکرێ یاخود بەاتە بە ڕەنگ نییە هەنگوینەکە بمانێ بزانین هەنگوینێکی ئەسڵە یاخود هەنگوینێکی بە ڕەنگ نییە زۆر باشە هەنگوینێکی زۆر تایبەت بوو تاقیم کردەوە زۆر تایبەت باشە ئەمەشیان پێم خۆشە تامیکەی ئەمەیان هەنگوینی کریستاڵی پێ ئەوترێت کە زۆر کەم شارەزاییان هەیە کە هەنگوینی بەستووە هەنگوینی بەستوو چییە؟ ئەگەر ڕێژەی شەکری گلوگۆز و فرکتۆز هەردووکیان بە شێوەی یەکسان بوون لەم کاتەیە ڕێژی هەنگوین پێکێ لە کۆمەڵە شەکری فرکتۆز و گلوگۆز کۆمەڵ ئەنزیمی بەسەرا ئەژێت و ینی هەنگەکە خۆی ئەو ئەنزیمی بەسەر ئاژێنێ ئەو کۆمەڵی هەنگانی تر هەیە کە یەنە ناو بازار نازانین لە چ دروست ئەکرێ بەزڵە بێت بەڵام ئەمە دیاری ناکات بۆ هەنگوین ئەسڵی بەیان عادی بێت هەنگوینی بەستووە بەڵێ ئەمە هەنگوینی بەستوی پێوترێ لای خۆمان و زۆریش شارەزایان نییە ئەڵێن ئەم هەنگوینە عادیە یان بەڵێ من ئەگە بچم بۆ هەنگوین کردنگەر مە هەنگوینە ببینم لەوانەیە بەڵام ئەم هەنگوینە زۆر زەمە هەمووی شەکرەمە هەنگوینێکی عادیە و نەیکڕم بزەبت یعنی شارەزاییان نییە زۆر بەیان بەڵام تامێکی زۆر تایبەتی هەیە بۆچی ئاوایشکلی لەبەرەوەی گوڵی کونجی و گوڵی گڵۆبۆڕۆژە چەورە بەو شێوازەیشی لێت یعنی زۆر جارە دوو گوڵش تەسیرە کاتە سەری شێوازی گوڵەکان ینی ڕەنگ هیچ بنە ڕەنگ دیاری ئەکات نەبەستنی و نەبەستنی هەنگوینەکە ئەکەنە سەلاجە و بزانانی عادیان ئەسڵیە ئەمان هیچ پێوەرێکی زانستی نین نەخۆشی ڤاروات چییە لە هەنگە؟ نەخۆشی ڤاروە نەخۆشیەکە کە هەنگ لەگەڵ لەدایکبوونیە لە چاوە شەش پاڵوەکانیە بە هەنگ باڵەکەی ئەقرتێنێت نەخۆشیێکی مشەخۆرە ڤاروە مشەخۆرێکە لەسەر باڵی هەنگەکە ئەقرتێنێت زۆر زۆرە بوونی هەیە و بەڵام ئەگەر تۆ بە نیزامی کۆمەڵێک گوڵ هەیە ئیسفادەی هەیە بۆی ئەو نەخۆشیە و کەمتر بێتوانێت و هەنگ زۆر نزیکی هەنگەڵانی کەسێکی تردانەنەی لەو نەخۆشیە کەمتر ئەبی و تۆ ئەتوانی هەر بە کۆمەڵێک گژوگای تەبیعی ئەو نەخۆشە چارەسەرکەیت و دووربووی لە دەرمانی کیمیایی چکە ئەو دەرمانە کیمیایە کە تۆ ئەو هەنگوینە ئەخۆی ئێمە وەکو چارەسەرێک وەکو دەرمانێک بەکاری ئەهێنین ئەگەر وانەکەیت وەکو وابێت وەکو سەرەتانێکە مانی کۆمەڵە دەرمانە ئەبێ زۆر ئاگادار بین زۆر باشە ئەم هەنگوینە ڕەنگەکەی تۆخترێکە ئەمە ئەم زین جیاوازەکەی چێوتت بە ڕەنگ نییە کاتێک کە بمانێ بزانین هەنگەکە زۆر چاوە شەش پاڵۆکان بە بەردەوامی پاک ئەکاتەوانێ بە بەردەوامی خەریکی پاکردنەوەی چاوە شەش پاڵۆکانە اینجا دەست ئەکا بە گەرادانان دەست ئەکا بە هەنگوین نیزامی ئیشکردنیان زۆر جوان و وردە بەڵێ زۆر باشە کە ئێمە باز لە هەنگەکەین و باز لە پرۆژەیەکی هەنگەوانیەکەین تەنیا بە خێڵمانەیەت کە بەرهەمی هەنگ تەنیا هەنگوینە هەر بەڕاستی وایە تەنیا هەنگوینە یا بەرهەمی تریشی هەیە کۆمەڵێ بەرهەمیکەی هەیە کە لای هەنگەوان تەنهاشا ینی کەسی کە نازانێت ئەم هەنگ ئەم بەرهەمانی هەیە ئەتوانین سوودی لێ ببینین یەکێک لە بەرهەمەکانی پرۆپۆلسا یەکێکی تریش هەڵاڵەیە ئەوەی تریش مێوی هەنگە ئەم پرۆپۆلسا هەنگ خۆی لە لق و داری کوی ئەکاتەوانێت پێم بڵیتەوە ئەمەیان پرۆپۆلسا باشە ئەمەیان چییە و چۆن بەرهەم دێت؟ ئەمەیان هەنگ خۆی لە لقی دارەکان لە وەرزی پاییزە دەست ئەکات بە کۆکردنەوەی خۆی هەنگوەکو تەعقیمێک بەکاری ئێنێ بۆ ماڵەکەی خۆیان بەڵێ باشە جۆرەکەی ترمان ئەم جۆرە ئەمەیان هەنگ کوی ئەکاتەوانێت لە گوڵەکان کوی ئەکاتوانێت پرۆتینە کە بۆ لەگەڵ هەنگوینەکەی تێکەڵی ئەکات یاتەوە بە بەچکەکان و خۆشمان ئەتوانین ئیسفادی لێ بکەین و بیگرین ئەو کەسانی کە یاژی وەرزشەوانەکەن ئەو کەسانی کە
بابەتی پرۆتینان لەخۆن ئەتوانین پرۆتینێکی سروشتیان بینێ تامی خۆشە بەس بەپی کەسەکانە گۆڕێتوانین لەگەڵ شیرات تێکەڵیکەی لەگەڵ هەنگوینات تێکەڵیکەی جابا باسێک لەمەش بکەین زانستەمە وەکو مەم بەکار هاتووە بزانین ئەمەیان چییە کە ئەماکرێت بەکو جوانکارێکیش لە ماڵەوە بەکاری بهێنیت بەس بەرهەمێکی دیکەی هەنگا ڕەنگین مەبەستم ڕاستەکەی ئەمەیان مێوی هەنگا هەر بە مێوی هەنگ و کۆمەڵە مادەیە کە ئەتوانین هەنگەکە مۆمێکی جوان دروستکەیت و کە بەرەمەکەی تەواو و سروشتیە بەڵێ کەواتە بەرهەمی زۆرە با من حەزم کرد پرسیارە بکەم لەسەر جۆرەکانی هەنگوینەوەی کەمە بزانین چ جۆرە هەنگوینێک ئەسڵ چ جۆرە هەنگوینێک عادیە زۆر جار هەیە 20مانە لێرە و لەوێ ئەڵەن ئەگەر شانەی هەنگوینێک بێنی بیخەیتە بەر ئەو ئەگەر شانەکە بتوێتەوە ئەو پێی ئەوتێت لەوەی کە ئەو هەنگوینێکی عادی و ڕێژێکی زۆر شەکریتیایە بەڵام ئەگەر ئەم شانەیە نەتوێتەوە وەکو بنێشتی لێبێت ئەوە هەنگوینەکەی ئەسڵە ئەمە تا چەند ڕاستە لە ڕۆزانستێکی و کەەوە ئیشی هەنگەوانیەکەن ئەمە تەنها قسەیەکە کە ئەوترێت بۆ نمونە ئەڵێ ئەگەر هەنگەکە ئەگەر هەنگوینەکە بە کەوچکێک تاڵکێژ نەبوو ئەمەیان ئەسڵیە ئەمانە هیچ بنەمایەکی زانستی نین ئەو یعنی پێویستەکە خودی هەنگەوانەکە بناسین و لەگەڵ یا شوێنەکەی ناوچەکەی بزانین لەکوێ دانراوە لەگەڵ تاقیگەیەکیش بەداخەوە هیچ تاقیگەیەکی پێشکەوتومان نییە وە کوالیتی کۆنتڕۆلێکمان نییە کە بەرهەمێکی هەنگوینمان فحسکەین وەکو وڵاتانی دەرەوانێ خۆش بێت ژەهری هەنگ چییە؟ ژەهری هەنگێکێکە لەو کەوەکو چارەسەرێک بەکارهێنرێت زۆربەی دکتۆرەکان وەکو چارەسەرێک بۆ نەخۆشی ڕۆمانتیزمە بەکارهێنرێت سوودەکانی زۆرە ئێمە وەکو هەنگەوان کە هەنگ پێومانەیە مەناعەممان زۆر بەرز ئەکاتەوانێ من خۆم لە کاتی کۆرۆنایە زۆر بە سوکی کۆرۆنام گرت ینی هۆکارەکەی ئەوە بوو کە ڕێژێکی زۆر هەنگ پێویە هەنگ بناسینەوە هەر هەنگوینە پیاوترێ ژەهری هەنگ یا چیە ژەهری بەداخۆ ڕێژەری هەنگ بەرهەم ناهێنرێت لەبەرەوەی بڕەپارێکی زۆری پێویستە هەنگێکی زۆری پێویستە ژەهری هەنگ سوودی زۆرە لە وڵاتانی دەرەوە لە بواری جوانکاریە بەکاری ئەهێنرن تێکەڵەکرێت لەگەڵ کرێماتە لە بواری دەرمانە لە بواری حەبە لە زۆر بوارە بەکار ئەهێنرێت و لە دەرزیە بەکار ئەهێنرێت وکو چارەسەری نەخۆشیەکان کە لە بەدەست ئازاری ڕۆمانتیزمە و پشت ئەو بەرهەمە بوونی نییە بەداخەوە ئەگەر بڕێ پارەی زۆرش بەربوونی نییە پارێکی پێوی ئەگەر بەرهەمیش بهێنرێت هیچ شوێنێکمان نییە کە کەسەکە بلی بکڕینەوەێک بیفرۆشێت بووە هیچ کەسێکی چەنگەوانێک تا ئەسا بەرهەمی ناهێنێت باسمان لە هەنگوینی دار کرد ئەماژەشت بۆ کلۆی کاتێکەمە هەنگوینەکە کڕین لەوەی کە پێویستە بزانین هەنگەوانەکە بناسین و بۆی کە بزانین ئەم هەنگوینەکی ئەسڵا من بینیمە لەوەی کە ئەتوانم لە خۆشم بینیمە دارەکەی بۆ دانراوە بۆ هەنگەکە بۆ ئەوەی کە وا دەرکەوێت کە ئەمە هەنگوینێکە هەنگوینی شاخە و هەنگوینی دارە ئەمە شەکرێت هەنگوینی شاخیش بەڵێ هەیە لە ئەچێتە شوێنێکەوانێ کە هەنگ ناچێتە ماڵێکەوانێ کە داری مردوو بێ شوێنێکی زۆر باش بۆ خۆی ئەدۆزێتەوانێ بۆی دوور بێت لە فەوتان ینی شوێنێکی باش بەرزی دارەکانە ئەدۆزێتەوانێ و هەنگە دارەکەش دارێکی زیینووە ینی ئەستورە زۆری لە ناوچوونی ئەم ساڵ دو ساڵی کەتیاین هەنگ زۆر هەنگەوانان زۆر هەنگیان ئەفەوتێ بۆ کارەکەی هێنانی ڕەچەڵێکی جیاوازی بۆ ناو کوردستانە ڕەچەڵێکی کوردی بەڕای خۆم ڕەچەڵێکی کوردی ڕاستانی خۆمان زۆر باشترە لە هەنگێک کە تۆ لەوانەیە لە وڵاتێکی بەریتانیا زۆر باشتر بێ بەڵام ئەم ڕەچەڵەکە بهێنی بۆ ئێرە ئەو کەشوهاوی ئێرەی سێر ینی ئەم کەشوهای ناگونجێ کەشوهای ئەوێ بۆ ئێرە گونجاو نییە هەنگێکی بەهاشە بەڵام بۆ ئێرە ناگونجێ ینی بێ بگەڕێنەوە بەدوای شتەڕەسەنەکانە دەست خۆش بێت لافەخان زۆر خۆشحاڵ بووین ئەمە بەرهەمی شاخەکانی کوردستانە بەڕێزت و هەموو ئەو کەسانی کە کارەکەن بۆ بەرهمێنانی بەرهەمێکی سروشی لە ناو هەرێمی کوردستان و لە ناو کوردستانی گەورەیە بەڕاستیجی شانازی دەستان خۆش بێت دوای سەرکەوتنە بۆ خوازینی منە و زۆر بێت کەسەکانە خۆش بێت و کاری باش زۆر سپاس کاری باشتر بۆ خوازیین زۆر